سلاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باس لە کێشەی کارەبای پارێزگای دهۆک دەکەین لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە نێو خەڵکی دهۆک قسە لەسەر پارەی مۆلیدەی کارەبا و بڕی کارەبای حکومیە لە نێو شاری دهۆکدا لژنەی مۆلیدا کێشەیەکی گەورەی هەیە سەبارەت بە دانانی نرخ بەشێکیان دەڵێن پێویستە ئەم مانگا بەهۆی پێدانی کارەبایەکی زۆر 14,000 دینار 13,000 قسەی لەسەر دەکرێت هاوڵاتیان و کاسبکارانیش دەڵێن ئەم پارەیە زۆرە بابزانی ئیدارەی پارێزگای دهۆک سەبارەت بەم کێشەیە چی دەڵێن هاوڵاتیان و کاسبکاران سەبارەت بە گرفتی کارەبا بۆچوونیان چییە وەزارەتی کارەبا کە قسە لەسەر ئەوە دەکرێت جیاوازی لە دابەشکردنی کارەبا دەکرێت چەندە ئەم قسەیە ڕاستە کە لە تۆڕە کۆمەڵاتەکان باسی لێوە دەکرێت و وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە ڕای چییە؟ سڵاو ڕێز ڕۆژە کارەبا چاوایە دهۆکی نەباش نەباشە چاوە نەباشە هەر نەباشە ینی چاوە کارەبانی سێ سعات دەهێت 6 سعات ناهێت دو سعات هەیە مەسەن 8 سعات ناهێت ینی بەس کارەبا تجارەتی هەیە باشە لە دەما 24 ساعتیدا چەند سعات کارەبا ئیمۆلیدە و حکومی هێنا ئیمۆلیدە پتر هەیە پتر هەیە پتر هەیە یا پارەیە پتر هەیە دیگەشتی حکومەتی پارەوی کێمترە نینە 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 بەس پارە هەبتن کارە مستەمر هەیە باشە نوکە حکومی ئەم مۆلیدەیە مۆلیدەیە ئەوە ئێستا مۆلیدەیە باشە پارە چەند دەدەی بۆ هەر ئەمپێرە وڵە هەر ئەمپێر اعلان كده 16 16 اعلان كده يا محلة يا تجاري يا ما سوق تجاريه او غير سعر احتمال 18 بيت 19 بيت اما نظام نشانات السعر بما چند باشه بو یعنی 16 زده نین اگر 16 بی 16 گلک سیدا حقی امپری 3000 4000 باشه هون کاسبکارن و سیکه و باجری هر هیوک چند پاره دادن وره 11000 حتی 12 بو کاربا بجای که مال دگیرام بیتن چیتا 20 جوه با بو سه گلو پاپتنه دا هیوی بری چند پاره داید وی با بچوی 11000 نه بس که 5 10 15 20000 بویا حکومی منه داین 6000 جی بویا مال ده یعنی 26000 تو پاره داید داره والله 26000 هر میزه که فکر کنم مثلا 2 گلو پاکت سر هی هر میزه میتره که هر گلو پاکت تقریبا نزدیکی 3000 دادن باشه بیشتر من او پاره زیاده نه گله کس بیشی که او 20000 26000 بو کسابتی پاره کی زیاده نینه یعنی لهمی دنیا وسایل لترکیه وسایل چوزانم لهمی دنیا وسایل بلا بو کاسب کارا نه زیاده درست بلا بو ما زیاده نه بو ما کی ما بس بلا هیترا و سوپت کارا بش کردستان من اگه کارا به شاری شنینن اف کارا بال کردستان تا مزاقتن چه دنیا نه تا مزاقتن هیترا ایران ها چت کرد ایران کار ناینید ترکیه چت کرد ترک کار ناینید بس بو کردستان های تاکی بر اسلاو ورس به مالی تکی داره کپادومیس کپادومیس کاربای و چواه کپادومیس خودی باش نه خرابه یعنی 24 ساعت باشه ایوا شوی جانا ساعتات قطع ملی صبحی تیدانی صبحی یعنی کشه کاربانی کمپاوا کمپا خوش الحمدلله خوش کشه نینه همین چیز باشن باش الحمدلله مانا یەکێک لەو دیاردانەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشە سەبارەت بە کارەبا بەکارهێنانی زۆری کارەبایە ئێمە لە یەکێک لە شەقامەکانی نێوبازاری شاری دۆکین گلۆپێکی یەکجار زۆر دەبینین کە دوکاندارەکان بەکاری دەهێنن ڕۆژانە لە کاتێکدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردەوام هاوڵاتیان گلەی لەوە دەکەن کە دەبێت دەست بگرێ بە کارەبا پارەی کارەبا کەم بکرێتەوە زێدە سەرفکردنی کارەبا کێشەیەکی گەورەی خەڵکی کوردستانە کە بەڕاست ینی بە بەراو لەگەڵ وڵاتانی در بەشێک لە بەرپرسانی کارەبا دەڵێن دەست بە کارەبا ناگیرێ دەڵێن کارەبا زێدەڕۆیی لەسەر دەکرێت ئەو هەموو گلۆپە زەرورە ضرور نينا بس فرعة كان نسباتي فرعي نية شنية شكلي فرعة زێدە سەرفکردنە کارەبا بديتناتا دیاردەیەکی باشە باش نينا إسرافه قلنا نوتش لازم خلق ما هو يعني أصول بجون تشتكي معقول ناش حد بتشتداري تو كاسب كاري بلا كاري تلسر كهرباء طبعا لحيمة ايه لحيمة
شغل كهرباء أغلب شغل كم خر كهرباء باشە نوکە کارەبا چەوە ئی نیشتیمانی حکومی والله زور نباشه باشە تو کارەبا بەس بۆ کاری خۆ بەکاردێنیان بۆ خۆ گەرمکردنیش بەکاردێن خودی هم بو گرم کردن و هم بو کارکتی هەر بۆ ئاغلبە بۆ کارەکە. کاکرد لێر زەحمە نەبێ ئەو تەسویرکە ئەوە سۆبای کارەبایە چما تو نەفت بکارناینی گاز بکارناینی غاز بکارناینی یعنی ji ber çi kareba أو تقريبا أو شغل من بتن إيش كهرب هي دمسول دقم ده طامرينا والشغل دقم بس yani هەمی خەڵک نا بەس خەڵکێکی زۆر بکارەبا خۆ گەرم دەکە کارێکی بله غاز غاز هەیە غاز نینە ماني غازي زحمته زحمة. ما روجا قدنا هر جران پێم بڵێن ئێوە وەکو نوێنەری خاوەن مۆلیدەکان بۆچی دائیمەن لە دۆ کێشەی کارەبا هەیە کێشە لە نێوان هاوڵاتی و خاوەن مۆلیدە هەیە کێشە لە ناوان خەوان مۆلیدەی و خەلکەکەی نیتە یعنی مشکلە کەهرەبی زۆر دەچ لە دهوکێ کەهرەب لە ئەربی لە دهوک کێمترە یعنی سعاتی تەشغیلی عام کێمترە یعنی کەهرەب کێمترە کارەبا عام ڕئیسی کێمترە کارەبای ڕئیسی لە دهۆک کێمترە بەڵام وەزارەتی کارەبا دەڵێ کارەبای زیاتر بە دهۆک دەدەین بە لە چاو سلێمانی لە چاو هەولێر کێمترە کاکە کێمترە سعاتەکە زۆر کێمترە یعنی فەرقەکەی دو سێ سعاتن ئێستا ئەو مانگانە چوو تاخیر بێ سعرەکە تاخیر بووە سەرێ ساڵێ هات و 11 ڕۆژی بن عەتڵە و بریارەکە دەر نەچوو ئەو بێ حکومەت بێت دەعمێ بگتن ژبەر هەندێ سعرەکە ئیشکالی تێدا کەدیە و سعرە دووک و ئەربیلژێ هەر 9 دینار دەرچووە یعنی ڕۆژانە 10.7 هەیتە 10.7 هەیە تو تقسیمی سور یک روز بکی بد 332 ساعت 332 ساعت في 9 دينار بك بد 16000 کەوایە ڕۆژانە 11 ساعت 11 ساعت باشە لە هەولێر چەند ساعت دەدرێت خۆ لە هەولێر ئەمپێری بە 11 و شتێکە یعنی بۆچی دەبێت لە دۆهۆک ئیدارەیە پارێزگای دۆک و مۆلیدەکان حیسابی 14000 دینار بۆ یەک نرخی ئەمپێر بکەن لەبەر چییە؟ کامەرە لە هەولێر 10 ساعت مۆلدەکان ئیش کردیە ئەو کاتەی 10 ساعت ئیش بکاتە نرخەکە ئەرزانتر دەبێت 11750 دینارە یعنی پەیوەندی بە تەمەنی کارەباکەیە پەیوەندی هەموو بە تەشغیلکردنی مۆلدە هەیە ینی سعر لەسەر دو ئەساس دەردەچیت لەسەر گاز دەردەچیت و لەسەر تەشغیلی مۆلیدە ینی ئەو هەردووکانە پێکەوە دەبەستن سعر دەردەچیت باشە بەڵام زۆر کەس دەڵێ کاکە ینی مۆلیدەکان قازانجیان زۆرە هەر دەیانەوێت بیر لە گیرفانی خۆیان دەکەنەوە حیسابی فەقیر ناکەن پارەکە زۆر وەردەگرن ئێوە تۆزێک لە قازانجتان کەم کەنەوە چ خوازم کیم هر کار کتا ایدی قازانجتان زۆر نییە؟ نینە ماکە زۆر باە ئەمن لە زاخۆنە من عریزەم دایاش بەری 6 مانگی ئەمن مۆلدەخۆ هەموو ڕادێک چگو زۆر خەسارەت هەیە حکومەت زۆر زختەگی لەمە خاوەن مۆلیدە زەرەری کرد زۆر زەرەری هەیە یعنی بە بەڵگەیان بەس قسەیە بە بەڵگە نمونەکەم بدێ نمونەکەم بدێ کە زەرەر بۆ چێ زەرەری کردیە چێ زەرەری ئەمن زەرەری کرد ئێستا ئەمن عریزەم دایا ڕاک بکەن نایەت ڕابکی هیچ نایل مەمنوع نایلت مەمنوعە سەدا چل خۆوانی مۆلدەکانی دهۆک هەموو دەینداری خدانێت گازێنە دهۆکی 140 هەمی 140 سادەی خدانێت مۆلدا دەینداری سەرچیە ئێوە چۆن ینی هاوڵاتی دەڵێ کاکە 14000 13000 زۆرە ئێمە وەکو دانیشتوێکی هەولێرین سلێمانین نابێ ئەو پارە بدەین ئێوە چارەسەر هەکی تەشغیلی ڕئیسی زێدە ببتن سعرەکەی مۆلدە دێتە خارێنە کارەبە زێدە هەبتن هەکە هاتوو گازی تەوزیع کرد سەر خوددانی مۆلدە ئەمیش دەویم یعنی دعمێکی بکتن سعرەکەی بێتە خارێ ئان گازی لە سنووری دووک ئەربی سلێمانی یە نەفسی سعری دەربچێت مشکلەم نیتە یعنی ئێستا سعرەکەی دوو گاز زۆر گرانە بە 500 هەولێر گرانترە گازیان لە دوو گرانترە لە هەولێرکە کامەران حکمت خوددانا وی هاوڵاتیە وی خەلکیە بێت حکمت وێ کێشێ چارە سەرکەتن نە ئەس هاوڵاتیم ئەس مستەثمرم ئەس مقاولمێکی هەر مقاولێکی ڕبحێمە 5 سادەیە یعنی ئێوە ناتوانن تەمەنی کارەباکە ڕۆژانەی 11 ساعتە بیکەن بە 10 ساعت ئەتوانین 5 ساعت ئیش بکەین بەس خەلکێمە خەلکی دۆکێ کەهرە بتوێتن کارە بەپارێ کارە بە پارە و تێ دەگەنژی دەگەن ینی هەموو دەزانن ئێمە ئیش دەکەن وەختی ئەو کاتە ئیش بکەن پارە وەردەگرن حکوومەت هیچ گازتان نیتە هیچ نادە باش 2014 وەرە هیچ دەعمەکەی ناکرێ بەس ئەو مانگانە على اساس دعمی بگت سعرەکە زۆر دەرچووە
2004 كي على 2205 دعمي بكتن و 2705 من هاولاتي ورد ئێوە وەکو چاڵکوانی مەدەنی لە تۆڕی کۆمەڵایەتی بەردەوام باسدەوە دەکەن کێشەی کارەبا هەیە لە دوهۆک پارەی کارەبا زیێدەترە بەڵام کاکی برە لە هەولێر لە سلێمانی لە هەر شوێنێکی کوردستان و عێراق کێشەی کارەبایە بۆچی لە دوهۆک ئەوەندە کێشە گەورە بووە زۆر سوپاس کۆ بۆ یەکەمی جار کەناڵێکی بۆ سەرسەروی بابەتی باوێتن لێ مخابنی و دوهۆک هەمی سکتەرادا یا مەغدورە نە بە سکتەرێ کارەبێ گازنامەش حکومەتە هەرێما کوردستانی ئەوە کۆ دەما کارە 24 دەمژمێرە هەولێر سلێمانی هەی دوهۆکی 16 دەمژمێرە کاژمێر نییە بۆ خۆم خەڵکی هەولێرم بەڵام هیچ کاتێک بیشتر کاژمێر نەبووە لە وەرزە هاویندا 23 دەمژمێر 22 دەمژمێر و نیو لە هەولێر لە سلێمانی هەبووە دوهۆکێش 14 حتا 16 دەمژمێر من ئێستا لەگەڵ خاوەن مۆلیدەکان قسەم کرد وتی لە هەولێر مۆلیدە 10 ساعت کارەبا دەدات بە هاوڵاتی تا 10 ساعت دەدا بەڵام لە دوهۆ خەڵک ڕازی نییە 13 ساعت کارەبای دەوێ پارەش دەڵێ ئێمە نابی لە هەولێر لە سلێمانی زیاتر بدەین بەهای کارەبێ لە بەرامبەر هەولێر سلێمانی چ ئاریشانینە ئاریشامە ئەوە ئەو دەمژمێرێت گشتی یەت هەولێری و سلێمانی زیاتر لە دوو 4 حتا 6 دەمژمێرە زیێدەترە بەرهێندێکی بەهای کارەبێ بەڵگەم دێمە بەڵگەشی سەرۆکی حکومەتێ کابینا چۆی 15 میلیۆن دلار تەرخان کردنە بۆ ئەو خەڵی ناوبەرە مە و هەولێردا دروست ببیتن کۆ شەبەکە بژنینە تۆڕا شەبەکە یا ناوبەرە هەولێری دووکێ یا زەعیفە نەشین کارە بدەنە دوو ستان دەوێت ئێوە چیتان دەوێەوە مەش حکومەتە هەرێما کوردستانت بێتن یا یەکێ ئەف لیژنە 28 ساڵە هەر نەفسی مرۆڤانە ئەف لیژنە هاتیە دامەزراندن کۆ لیژنەکە نەیە قانونیە لیژنەکە چییە؟ لیژنە مۆلیدا لیژنەی مۆلیدا ئەیەک شوان ئەوە 28 ساڵە نەفسی مرۆڤانێت بووینە میلیۆنێر پێ ئەف کەسانە میلیۆنێریە خۆ تیجارەت ناکات یعنی لیژنە کارێوان چێ دەبێژن ئەوەندە کارەکەم کرد ئەو خوددانێت ماڵدایت ناودا هەر نەفسی مرۆڤانە هەندێک فەرمانبەرێت دایرێت منەیت بووینە لیژنە ئەڤکەیت بووینە شریکت خوددانێت ماڵدا دەکەن ینی چی ینی مەبەستێتە چێ گەندەڵی هەیە طبعا گەندەڵی هەیە گەندەڵی بەڵگە بدەم من بەڵگە بدەم نوکە ئەندامی لیژنە دەبێژی کاکە ئەو بەڵگەوینی نەبەس ئاخافتن بەڵگە بدەم توان شایمانی بەڵگە چییە؟ وقتی کابرا موظف بید وله هبید مزرعه هبید کی به ایناینه که خدا مالداش هم حتی حد که حقن او دمجمیر کاربا گشتی نابرا ما و هولری هی هم حس کن حکومت هرما کردستان عدالت که نابرا ما دا پیدا کرد که او دمجمیر نابرا ما و هولر سلیمانی هک سه دمجمیر بن بلا کردستان خیر سه دمجمیر نوکە ڕۆژی کارەبایە دهۆک چاوا دەبینن باشە یان خراپە خودی خراپە باشە کێشە لە دابشکردنی کارەبایە نەبوونی نیزامەکە نظام غلطة ینی سیستەم غەڵەتە باشە تو بێژە من ئەو هیتەری کارەبا من نوکە دەبینم کارەبا تو دەبێژی کارەبانیە ئەو هیتەر بۆ چییە؟ ئەو بۆ چییە؟ هكا مانع ارجع حكمتي بو مدابين كتن كهرباء بجا انا نبتا كيش انا نبتا كيش نوكا مشتري هنا بازار يعني خلق هر ذكرتن اگر بيش متى بترجع احتمال بارنك بوشي چونكو اولا غازينه غاز گرانتره ابا ارزانتره شوايه كهرباء بلا نهابت نفسي زم نفس شوردبت عالم فقيره باشا يا عالم فقير راسته بس چندی باشه هر امپیر کهرباء چند امپیر بونه كيف وانا نها باشه يعني باشە خاوەن مۆلیدە دەبێژە خەڵکی دۆ کارەبا دەخوازن پارە نادەن دەبێژە گاز گرانە ینی هەر حکومت چێترە بۆ ئەوی چێتر دەکە فەقیرکەن ئەجا گۆزێ بدانێ ئەوی تێکرد هەرکای فەقیر دیکەن باشە بەڵام خەڵکێکی زۆر تەجاوز کردە سەرپێشی کردە کارەبا دزی ئەمە دیاردەیەکی باشە و ناخدا باش گەندەلیە گەندەلی گەندەلیە ئەوی کارەبا دزی گەندەلیە يعني اگر او کسی سرپیچی کارەبا دەکا چ ناوەک تو لێ دەنێ ینی ئەوە دەستە چارچێوەیە دزینێ یانی شتەشتی والله اكيد دزیە ناچی بدن ئەوجی ماڵی حکومەتە لازمە هەرێکش مەشرەخی خۆڤە ینی وی تشتی قەدەغەکە ینی ناچی بدن کارەبا گشتی بێتە دزینێ ئەگەر هاتە دزینێ طبعا بارێ گران بتن بۆ خەلکی هەکەر ئەو هەرێک شتە خۆڤە پیچێکی اقتصادی دیدا بکاتەوە کی دبێژن بۆ گەلێک گەڕەکە زیاتر بیتن و دەبەردەوامتر لێتن و مثلا هەلمە بینە 3 ساعات مثلا 3 ساعات بچیتن چ بیتن زیاتر بێتن ئەگەر خەلک پیچێکی ینی باشە نوکە حکوومەت پلانێکی وی هەیە
پێوەرە زیرەکی کارەبا سیستەمێکی تازە چێکردە بە باوەڕیەوە کێشەیە کارەبا ئاریشەیە کارەبا دێتە چێکردن بەبێ سیستەمێ ینی باوەڕێوە هەیە ئەو کابینێ حکوومەت حکومت آبادی چیکم جان که من حکومت تانید حکومت تانی بچکت باشە هەندێک کەس بسۆبا چه مشکلی که کارابای نمی باشە بەس هەندێک کەس دەبێژن هاوڵاتیان ئێمە خەڵکی کوردستان زێدەتر بۆ خۆگەرمکردن سۆبە کارەبا بەکاردین غاز بەکار نینن ینی سۆبە خاصەیە سۆبە نەفتەیە بەس زێدەتر کارەبا بەکاری کارەبا شتێکی باشە بەیان والله کارەبا باش اگر اف میزانیت دان نفسر عمودا و او جشتی میزانیت آوه نبن میزانیت آوه خرد عاطلن خالا دید بومدان این تازان شریکه کات بو بخوفرود نه عالمه اف اویدیت آوه یعنی لازمه کارەبا وەکی ئاوێ نەبی اوه کی آوه نبید یا آوه بو ما نبید اگر براستی مثلا یعنی عدالتی بیتن و شتێکی و بیتن خلک استفاده لی ببین شتێکی زۆر جوانه میزانیا آوه هیوی 150,000 بین 200,000 بین بو چی دیوان میزانیا این ناف مدام خود دوخ کارابای دو خرابه یه باش نینه اما نه کارابا عام هیا یعنی 24 ساعت ها 9 ساعت ها جل بجمینه 24 ساعت ها 24 ساعت 9 ساعت که هیا جوان يعني او بس قركيته لا لا ما دوك عام وصايا 9 ساعات عام 9 ساعات وش زلزلين كاك من موكد قال مولده اخافتم قلت كاكي براهمي روش 12 ساعات بس مولده ده والله انا والله نيه بس حاول مولده دبيجا دبيجا كاكا خلقي دوك دبي حزناك كهرباء بيت قد كرن بارش نادن يعني او شو دبي لهمي الدنيا كهرباء بباريه وثانيه يعني كهرباء ببلاش نيه دبيجا خلقي دوك ايش بارا نادا بو کارەبا دەبێژە کارەبا بدە من و پارەش نادەم هەرکۆ 13 کی دەدات 13 زۆر که فقیره عالم فقیره 13,000 و بگا که از بی راتبم من چه راتب نین از 6 نفوس مال خدا از هیوی 26,000 بعد دم کارەبا مالی دای اش بلی کارەبا آنچی کارەبا آن یا 50,000 چند امپری تا هنا 2 امپر من 2 امپر من هنا بیاوت از 27,000 بدم ای کارەبا زیاده نه بوم زیاده من هیچ مراتب نینه بەشێک لە هاوڵاتیان و تەنانەت چالاکوانانیش بە شێوەک لە شێوەکان لە شاری دوهۆک باس لەوە دەکەن کە جیاوازی دەکرێت لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان لە دابەشکردنی کارەبا لە پێدانی بڕی کارەبا بۆ پارێزگای دوهۆک من بە باشی دەزانم لەگەڵ وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وتەبێژی وەزارەتی کارەبا بەڕێوەبەری کۆنتڕۆل بابزانی ڕاستی و دروستی ئەو جۆرە قسانە چێکە لەم لاو لەولا باسی لەوە دەکرێت. ئێستا کاگومێت لەگەڵمانە کاگومێت ئەم کاتەتان باش چۆنن باشن لە تۆڕی کۆمەڵایەتی هەندێک لە هاوڵاتیان گلەی لەوە دەکەن دەڵێن وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی لە نێوان پارێزگاکان دەکات ئەو بڕە کارەبایی کە دەدات بۆ نونە بە سلێمانی یان شارێکی تر نادات بە دهۆک ئەمە تا چەند ڕاستە کاگومێت ئەو ڕێژانی کە بۆ پارێزگاکان دیاریکراوە پارێزگای دۆک لە ساعت 24:30 کۆی گشتی بەرهەمی کوردستانی بەردەکەوێ و لە ماوەی ڕابردوودا جەنابتانەدانێن ئێمە هاوڕا و هاوخەمی هاونیشتیمانیانی خۆمانین لە پارێزگای دۆک و دەوروبەری کە لە ماوەی ڕابردوو جەنابتان ئاگادارت بوون بەهۆی لاوازی هێڵەکان وەکەمین بەرهێنان لە ناوچەی دهۆک بە حکومەوەی کە دهۆک سەرچاوەی کارکردنی بەرهێنانی کارەبا لەوێ بە گازوایل بوو کە ئەوەش بارگرانیشی زۆری لە ڕۆژگاری خەیرانی داراییە لەسەر حکوومەت دروست کرد و کاتتوانای هێڵەکان کەم بوو بۆیە ئەو کات ئەو ناوچەیە مەخدور بوون و کاتەکان ئێستا کێشەکە چارەسەر بۆ پێم وایە بەڵام بەخۆشحاڵیەوە لە مانگی حەوتەوە کاری جدی بە کابینی نوێ کاری جدی کرا بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە وەفعلەن ئێمە توانیمان هەتا پرۆژەی هێڵی جێبەجێکردنی هێڵی خەبات زەنگانان کە بە بڕی 7 ملیۆن و نزیک 500,000 دلار ئەو پرۆژەیە جێبەجێ کرا باشە ئێستا پێدانی کارەبا بۆ سلێمانی زیاترە یان بۆ دهۆک کامیان کەمترە کامیان زیاترە لە ئێستادا لەبەرەوەی کە لە سلێمانی پلانی 20 ئەمپێڕی هەبوو کە لە ڕاستیە وەکو دەرەکەوێت بەپی داتاکانی خۆیان ئەو 20 ئەمپێڕیانە وەکو خۆیان نەماون واتە زیاتر لە 20 ئەمپێڕەکە وەرەگرن کاتەکانی بوونی کارەبا لە نێوانی 10 ساعت
عندي جهات لك 11 ساعات والله لبارزگای دهوک ل 12 ساعتی که پرندرو یعنی دهوک زیاتره بله ئێمە دەزانین کە کێشە هەیە لە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراقیش لەسەر مەسلەی کارەبا بەڵام زۆر جار جێبیستی ئەوە دەبین لە خەڵکی دهۆک لەم لاو لەولا کە جیاوازی لە دابەشکردنی کارەبا دەکرێت کارەبا دابەشکردنەکە دادپەروەرانە نییە بۆ پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان کارەبا زۆرە بۆ دهۆک کارەبا کەمە ڕاستیەکەی چییە؟ پێشی ئەو هێلا بهێتە گرێدا ناوبەرە هەولێرێ و دووکێ ڕاست بوو بەلێ جیاوازی هەبوو و نەتشیان ئەو کارەبە هەولێرە تێتە بەرهەمینان بهێن دووکێ تەوزیع بکەن بەرهەندێ جیاوازیەک هەبوو بەس vêgavê piştî ew hêlhatiya girêda navbera hevlêrê û duhokê şebeka Herêma Kurdistanê hemî yabiye ek û tişên belav bikin ez bawerim vêgavê ew ciyawazî nemaye نەمایە ئێستا باشە بەڵام ئەگەر جیاوازی نییە لە بڕی دابەشکردنی کارەبای نیشتیمانی وانە بەڵام ئێستا دەبینین لە هەولێر نرخی ئەمپێری کارەبای مۆلیدا سعرێکە و لە دهۆکیش سعرێکە ئەگەر کارەباکان هاو بەش بن ینی بەقەد یەک دابەش بکرێت بۆ لە دهۆک زیاترە ئەو سەلاحیات یە لیجانێت یەت وان ڕێڤەبەریەت گشتینە یەت و پەیوەندیدار وان پارێزگەها هەر پارێزگایەکێ ئەو پلانا دانانا دەمژمێرێت کارەبێ دادنن یەت موەلیدا دهوکێ فەرقیە هەی من دهوکێ 321 دەمژمێر مەیەت داینە هەوڵاتیان یەت موەلیدە یعنی سعات حەفت XPD حتى ساعة 2 شوي كهرباء موالدي اگر كهرباء عام نبيتن كهرباء موالدي الجهوي يا شول كدي كهرباء حسابه به كهرباء دهوك لكهرباء هولير وسليمانيش باشتره كهرباء موالده يا دهوكي زيادترش يا هوليرش برهنده سعره كهرباء موالده دهوكي زيادتره ديسا سعره غازويلجي دهوكي جرانترش هوليره اوجي فاكتور دويكو يبي اگر کارەبا دووکێ گرانترا لێ هاتی باشە بەڵام هەندێک جار لەم لاو لەولا قسەت دەکرێت دەگوترێت وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان و بەرپرسان لە ئیدارەی کارەبای دووهۆک یعنی بە شێوەیە کەم تەرخە من لە دابینکردنی کارەبا بەجددی ئەمە تا چەند ڕاستە ئەمە نسبەت موەلیدا معادلەیەکە هەی سەرانسەری هەرێما کوردستانی هەمیە ئێک معادلە هەی تەنها دوو تشت تێنە گوهارتن سوتمنی گازوئل کانه بهایه چنده و دیسا وان دمجمیر تینا دابین کرن شلای موالدان و به حالاتیان اف هر دو فاکتره تینا گهارتن ایدی وقتی فاکتر بینه گهارتن هلبت سعجده تا گهارتن چون که مگود الدهوکه گرانترین بهای گازوئل الدهوکه 545 دیناره السلیمانیه 523 دیناره الهولیر 477 دیناره اف خوب دیبیت اگر گورینا آن نوک هویا بهایت کاربه و دیسا دمجمرت کاربه دو که زیادترنش هولینجی و سلیمانیجی 321 دمجمرت کاربه موالی دال سلیمانیت داین اجبر هنده بهایت ما وان گلک نزیک ایکن باشه سبارت ما دمجمره که زیادترش سلیمانی کاربه دال یا موالی دای سبارت با تجاوزکان که هندێک جار لە دیاردەیەک دروست بووە لە کوردستان تەجاوز بڕیاری داوە وەزارەتی کارەبا کە تەجاوزەکان دەبێت چارەسەر بکرێن ینی وەدانانی پێوەری زیرەکی کارەبا وا دەکات کە ڕێژەی کارەبا زیاتر بێت ڕەوشی کارەبا باشتر بێت لە دووهۆک هەلبەت دەبێژین سەرپێچی و زێدەگاوی هەر هەمی وەختە هەرەبوون دێ هەر هەبنجی هەر ماوان ئەو ئاریشەکە زۆرە مەزنن نەل دەفمەبتنێ لە هەمی دنیاە ئەف سیستەمە هەر دێ هەبیت و هەر یا هەی چووکە یا بسانەهینە کە توشێ ڕێکا سەرپێچکارا بگری ئەمما یاسا ئەگەر یا تون بیتن هەلبەت ئەو ڕژە دێگەلە کێمتر لێهێتن و دیسا ئەو نۆکە ئەو سیستەمە تێتە بکارینە نیە سمارت میتەرە حقیقت ئەگەر بکەونەت کاریدا ئەم ئومێدەکە گەلەکە مەزنین و ئەو ئاریشە دێ گەلک کێمتر لێهێن و دێ پتر وەزارەتە کە هەرێ کۆنتڕۆل لەسەر دابەشکردنێکی کرد یعنی ژمارە دەمژمێرێت دابینکردنا کارەبێ و دی سال سەرپێچکاراژی چونکە سیستەم خود دیارد کەتن کانێ ئەوە چ دەمژمێر سەرپێچی کریە و کەنگی چەند بریە و دیسا ئەو سمارت میتەرە دێشێن کۆنتڕۆلا دەبێژین عدەدێ ئەمپێرا بکەتن ئەگەر هاتو تەولید گێم بوو دێ دابەشکەن سەر هەمیە
مثلا دبیجین هر پشکدارکی دهو که آن کردستانه ده 20 امپرا دینه. بەشێکی زۆر لە دانیشتوانی شاری دهۆک و دەڤەری بادینان گلەییان لە کەمی کارەبا دەکرد و گلەییان لە وەزارەتی کارەبا دەکرد. باسییان لەوە دەکرد کە ڕێژەی ئەو کارەبایی کە لە هەولێر و شارەکانی تردێتە دهۆک ڕێژێکی کەمە خەڵکی دهۆک پشتگوێ خراوە. بەڵام ئیدارەی ئارێزگای دهۆک بەڕێوەبەراتی کارەبای دهۆک و وەزارەتی کارەبا ڕایەکی تریان هەیە. دەڵێن کێشەی کارەبا کێشێکی سەرتاسەریە ئەو بڕە کارەبایی کە ئێستاش دەدرێت بە دهۆک بە بەراو لەگەڵ سلێمانی دهۆک بڕەکەی زیاترە. بۆ چارەسەری تەواوی کێشەکانی کارەبا لە نێو هەرێمی کوردستان جێبەجێکردنی ئەو پلانەیە کە لە ڕێگای پێوەری زیرەکی کارەباوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی کارکردنە لەسەریەتی. هەروەها نەمانی ئەو تەجاوزە زۆرانەیە ئەو سەرپێچە زۆرانەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان و تەنانەت بەرپرسانیش کارەبا بە شێوەیەکی نایاساییان ڕاکێشاوە. تا چارەسەری ئەم کێشانە نەکرێ کارەبا دۆخەکەی بەم شێوەیە دەمینێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.